سڵاوتان لە ببینەران و ویسەرانی کوردستان 24 بەرنامەی ژیان دۆسیەم جارە لە دهۆکی ڕەنگینین دهۆ گۆک و کریستال لە پشتمەوە بریسکێتەوە من لە چیەی زاوام لێرە گەنجان کۆ ئەبنەوە شەوانی ڕەمەزان بە خۆشی و بە کەیفکردن بەسەربن میوزیک و گۆرانی و خواردنەوە و خواردنەوەی خۆش و بەتام کاتەکانیان لێرە بەسەربن ئەم شەو من بۆ ژیان دۆستی لەگەڵەوانە بم بزانم شەوانی مانگی ڕەمەزان چۆن بەڕێیەکەن و کەیف و خۆشی لەم چیایە چام و چێژێکی دیکەی هەیە جاگەر بیتە دهۆک و سەرێک لە چیای زاوانەیەت و لێرەوە دهۆک نەبینی بەو جوانی و قەشەنگیە وەکوایە نەهات بێتیتە شارە جوانەکەی دهۆک بۆیە لەگەڵمان بن ئەچمە لای ئەو خێزانانە ئەو گەنجانە کوڕان کچان لێرە ئەم شەو لەگەڵەوانە بین. هەروەکو وتم و ئاماژەم پێکرد لە چیای زاوە گەنجان خێزانەکان هەمویان لێرە کۆ بنەوە و کەشێکی خۆشی هەیە لەگەڵەوەی کە شنەبایەکی هەیە ساردی شەگە بڵێم ساردیان بڵێم تۆزێ فێنکە کامیانە خودێ من گەل هەواڵێکم لێنە بێرە بۆ زەوقێکی سەر چیە زاوە بین ستران بێژین من زەوقێکی گەل هەواڵن بن ئەمە کولیژە هەواڵێت کولیژێنە بۆ دەم بۆ ڕاندنێ و شەبیریەکە خۆش من پێک بە بڕێنە ئیترە گەر ساردیش بێ کێشەنیەوە نییە ئەم گەنجانی لێرە نەم شەو تابی زانکۆ و پەیمانگان هەمویان لێرە دانیشتون جا پێشۆی بێن دەنگخۆشیشیان تیا بوو گۆرانیانەوت و کەشێکی خۆشیان هەبوو کاک سەڵاح تایبەتمەندی چیای زاوا چییە؟ خودێ خۆشیەوەی کو جایەکە بلندە کۆ مرۆڤ شێت هەمی دهۆکێ پێبینیتن ئەف دیمەنەی جوان ئەو زرا هەوایەکی خۆش هەوایەکی خۆشیە من کاتمێرە چیای گوێژەم بیرکەوتەوە لە سلێمانی هەمان شێوەیە کە لە گوێژە دانیشی سلێمانی لە دیارە ئێرەش بە هەمان شێوەیە سروشتی کوردستان هەمووی جوانە زۆر جوانە ئەوەنە بە دڵی لێ زۆر جوانە باشە ئێوە هەموو شەوێکیان بۆ ئێرە و ئەم جەوە دروستەکەن خودی ئەغلبەی ڕۆژانە زبووە یعنی زبووە احتیمالە من بڕۆم لێرە 4 ڕۆژ 5 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ جار سابرە باشە من ئێستا شتێکم بیرکەوتەوە ئێوە کە ئاوا حەستان بەم شوێنە و بۆم کۆبوونەوە و ئەوەنە یاخود بڵین حەستان بە چیای زاوە بە دانیشتنە بەڵام لە لایەکی تریشەوە بینین ئەڵەن گەنجان ئەڕۆنە دەرەوە پێم وا بە ئێوە بیر لەوە ناکەن بڕۆنەوە بیر لەوە ناکەنەوە یعنی کە بڕۆنە دەرەوە و ئێرە بەجێ بێڵن وایە خودێ من از خۆکەوەک گەنجە کوردستانی یعنی از بینم ئەف دیمەنی کوردستانی و ئەف جاوێ بێرێ مرۆڤ نەشێتش دەربەی وڵاتی خۆ ئەبی جاوی بینیتن یعنی نوکەم بێرێ ئەمە کو دنیاسین مرۆڤی خێزان هەیە هەواڵم هەیە دوست هەیە ئێک زمانێت تەقریبا بەنامەم بۆ نمونە بچینە خارج یعنی ئەلمانیا چنی کات فێربینە عادات و تەقالید یانجی زمانی وان یعنی ئەکید غەریبیە ئەو ژیان دۆستی لێرە هەیە لەوێ نابێت وانە جا باسی چیتانە کرد پێشۆی من بێمەوە مەجلیسەتان زۆر خۆش بەس نازان بۆ بێدەنگ بوون خودی بێدەنگ بوون دەنگ خۆشەکەتان ڕۆی یان چی خودی ما ستران بێژی ینی هەواڵێکێمە تاهر ستران بێژە کامێرەوە وەستاوە لە پشتی کامێرەکە وەستاوە بەس خدانێ بەزەقی ناماوە جا من کە هاتم ئەم گەنجانە هەر بۆ خۆشی وتیان برادەر و برای کاک شڤانیشن شڤان عابد هاوکار و هاوڕێ خۆمان باسیەوەی کرد کە ئەگەر ئیجازە نێن بە کاک شڤان کە بێتەوە سەردانیان کاوە نایڵەنەوە بەرنامەی لێرە بکەین بۆیە کاکین کە ئیجازە بن بە کاک شڤان بۆ ئێمە بەرنامەکەمان بەردەوام بێت هاوڕێ و هاوکارەکان و براکانی وایان وت کەواتە با دەنگ خۆشەکەتان بێ یان قسەمان بۆ بکە یان گۆرانیمان هەر پێ خۆشە لە پشتی کامێرەوە بیڵێ گومان لێتە بەخەینە دەی چەپڵی بۆ ئەڵە چەپڵم بۆ لێ
كزيا بهينة رقم دارينة بيد لشات كاش لشا درمانكه بيد لشات كتش لشا درمانكه برين بابونا كبار كزيا بهينة 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 رقم دارينة ورجع مرينة رجواني سوزو جواني رجواني سوزو جواني اشترى حدك مودر الامين اشترى حدك مكتي وهب الامين برين تبونا كبارك ازيا بهينة 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 رغم دارينا ورجع مرينا دەنگت خۆش بێ ئەمە تەنها دەنگە ڕەنگی نییە بەس دەنگە میوزیکیشیان هەبوو میوزیکەکە هەر نەما بۆ بۆچوو ئەو ئیشارەتێکەکە بە زێمەی جناڵێنە بۆ پارەی دوای خۆیان ئەیبیستنەوە نیە هاوڕەکەتان گوێی لێ بێ کاک سەڵاح ئێوە قوتابی چ بەشێکن من و برادرەکەم بەشی کارگیریکار پەیمانگا تەکنیکی دهۆک برادرەکەم بەشەی ژمێریاری ژمێریاری بەرم دوو بەشن ژمێریاری بکار باشە چ شوێنێکی دیکەی دهۆکێ هەیە کە ئاوا شەوان پەیوەندی کۆمەڵایەتیەکان تیا زۆر تۆخ بێتەوە دیار بێتیە ینی کەوە کابڵ ئەو کاڤاڵان بەیەکەوە کۆ ببنەوە و پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان بەردەوام هەبێت پارکە سەدە دهۆک ئەی بەگشتی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە دهۆک چۆنە هاتو چووی خەڵکی برادرە هەڤاڵە باشە ینی زۆر باشە تایبەت شەوە شەف ڕەمەزان شەفی ڕەمەزان ینی خەلکەکە زۆر بێن تەنگە لە ماڵێ خاصەتەن گەنجە حەز دکەن بڕۆنە دەرەوە فان سپێدێ خەڕی نووسینە بەیانیان هەمووی نووسەوە کە شانیش ئەکتیڤن ماندوو نەبن من پێم خۆش بوو لەگەڵتان دانیشتم زۆر خێر سوپاستان هاتن بۆ وێرێ و لێرە کۆمەڵێک خێزان هەن کە لە دەرەوەی دووهۆکیشن واتە گەشتیاری ژێتە توای زاوا لە مانگی ڕەمەزان و هەرچەنە کاتەکە شیەگە درەنگ بێوان حەزیان پێەیە کە کەشێکی خۆش لێرە ببینن و لە دووریشەوە دووهۆکی دەلال ببینن سڵاوتان لێ بێ و شەوتان باش چۆنن باشن دانیشم لاتەن زۆر سپاس خاتون چۆنی سپاس ممنون باشی من پێم خۆشە ژنانیش بدوێنم پێش پیاوان ئێوە لەکوێوە هاتون بۆ ئێرە ئەمن لە زاخۆ هاتن لە زاخۆ هاتن ئەمڕۆ هاتن یان هەر یەکسەر بە تایبەت هاتن بۆ چیەی زاوە وڵا ماڵە دایکا من و خوشکا من و ئەویل بێرێ و پشتی هینگیام هاتین دووکی ما پێخشان بێ گەشتێکیش بکەن گەشتێکی پێین بوو سەری چیای زاوە هەم زیارەت هەم بەلە گەشت دەستان خۆش بێ گەشتەکەشە لەشتان ساخ بێ چیای زاوا ئێستا پرسیارم کردیان تایبەتمەندیەکی تریەیە لای ئێوە شەروایە خۆشە گەلک خۆشە هەوایەکی فێنێک جاوێکی پاقش وێری گەلەکە خۆشە ڕاستی یعنیش جهت پارکا و جهت گرتی خوشترە وێرە مۆڵا و وێری گەلە خۆشترە جهتی لە مۆڵەکان خۆشترە وێری گەلێکش مۆڵەکان خوشترا و ئەو خانمەوە لەڵە ئێرە خۆشترە لەوەی بچیتە مۆڵێک و بگەڕێیت بگرێرە هەوایەکی فێنک و کەشێکی پاکی هەیە باشە خاتون پەیوەندیە کۆمەڵایەتەکان ئێستا چۆنە خودی دەفمە بخۆ گەلەکە بۆشە یعنی ئەم گەلک هەش پەیوەندیت ئایلیتکین و ئەم تێن و چین و یت هاڤاڵینیە و خوشە دەفمە بۆشە لە مانگی ڕەمەزان چۆنە جیاوازی هەیە گەرم و گورترە بەیان کەمتر طبعا پتریا هەی پتر هاتن و چوونە هەی هەکە مرۆڤی وەخت هەبێت ڕۆژێت عەتڵا بن پترا هەی مرۆڤ بێت و بچێت گەلێک وەختی خواببوورینت گەلەکەشە باشە زۆر کەس دەڵێ لەبەرەوەی بە ڕۆژ برسین یاخود بە ڕۆژووین ئیتر شەو کە فتارەکەنەوە ماندووە بن تااقەتی هیچیان نییە تۆ چیان پێڵێ خودی ئەس خۆت بژم یە تانباڵ بدامە بە ڕۆژی بت بێ ڕۆژی بشە بتەماری تانباڵە بەس ئەس بژم خۆشە هەمە ڕۆژێژ بشاویژەم واکی ئەم دەرفەتان لە دەست خۆیان نێنوانی یان بڕۆن و گەشتێکی خۆش بکەن وەختی خۆ خڕب خەوێ نابورینن و
ما بید مروف در کفت خوشی بد حیاته ها ڕاستە لە شانساغ بە من پێم خۆش بوو کە بینی من لێرە چ شتێکی جوانە بینی لە دهۆک کە هاتی خودی همه دهوک جهه که گلک خوشه مروفی توید باشن يعني بۆژێڕێکی گەلێکی پاقژە ڕاستیژی ئەس بێژم منیش تێبینیەوەم کرد ژینگەکەی زۆر جوانە زۆر سەوزا و زۆریش پاکە گەلەکە خوشە دهوکی ئەس بێژم شەمی کوردستانی پاقشترە ڕاستیژ بوو پاقژیە یعنی گەلەکە خوشە ڕاستی ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە هۆشیاری خەڵکەکەیەتی یا هۆشیاری خزمەتێکی باش ینی ڕاشن بیلیۆن گەلەکەش بەر هەندێ یعنی خۆ بچیکت بچیکژی پێگیریە پێتکەن پاقژیە ڕاستیژی ئەی لە ڕووی پاک و خاوێنی ئەم شوێنە چۆنە سەتڵی خۆڵدانراوە ئێوە بۆ نمونونەکە و خواردنانە هێنن دواتر کوێکەنەوە و فرێن یان لێرە بەجێمێنێ کەسێک هەیە پاکیەکاتەوە وڵە جهارێکی دیف خۆت مینت بەس باز بێژم پتر جێخ پاقشتکان یعنی جێخ پاقشتیان پاشی ڕات بنچە ئێستایەوە کە ئەمانەتان خوارد کوێکەنەوە لەگەڵکەینەوە دەکەینات جهێوێدا و دەشتنی کاتشت دەستان خۆش بێ کاتەکەتان بە خۆشی بەڕێ بکەن منەوە نەمیوانتان بوو سەرچەوە میوانە مەبە